سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. لە بەشی هەواڵەکانی کورد ناسیۆنەوە لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆ. هەوڕێمان بن. ئاشتیاکۆ پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان لە پەیامێکدا بە بۆنەی کریسمەس و جێژنەکانی سەری ساڵ دەڵێ لە دایکبوونی حەزرەتی مەسیح لە هەموو مەسیحەکانی کوردستان و جەهان پیرۆز بێ. ساڵێکی پراوپڕ لە ئاشتی هیوا و سەروەریتان بۆ بە ئاوات دەخوازم. هیوادارم ساڵی 2026 ببێتە ساڵی ئازادی و سربەخۆی هەموو نەتەوە خاک داگیرکراوەکان بە تایبەتی کورد و کوردستان. لە شاری بیربنگانی وڵاتی بریتانیا کۆڕێک بۆ بەڕێز ئاشتیاکۆ پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان لەلایەن ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە ژێر ناونیشانی سربەخۆیی دەوڵەت نەتەوە و داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەچوو. بەڕێز گۆڤ ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کۆڕەکەی بەڕێوە برد. ئایا لە هەر کوردێکی خاوەن ویژدان نەتەوەیی و نیشتمانی بەپرسی ڕاستی کورد و تورک و عەرەب و فارس دەبنەبرا؟ ئەوان دەبنەبرای ئێمە؟ بێگومان دەبینین لە هەموو مێژووی 100 ساڵی ڕابردوودا خۆ ئەوان دەستیان لە هیچ شتێک نەپاراستووە بۆ ئاسیمیلەکردنی ئێمە، بۆ ژینۆساید و پاکتاوی نەژادی ئێمە. هەرچی لە دەستیان هاتووە بۆ لە ناوبردنی زمانەکەمان، بۆ لە ناوبردنی فیزیکیمان، کۆتاییان نەکردو. لە مێش ساڵە دەیان نووسەر و مێژونووسی کورد لە کتێب و وتار و ماڵپەڕەکاندا لە پەیوەندی بە وێنەی ڕێبەری نەتەوەیی و باوکی ناسیۆنالیزمی کورد واتە سمایلاغای سمکۆ تووشی هەڵەهاتون و وێنەی ئەلیاغای دیێبوکری بە ناوی سمکۆ بڵاو دەکەنەوە. بۆ ڕووکردنەوەی زیاتر لەوبەرەوە وێنەی سمکۆ و ئەلیاغای دیێبوکری لێرە بڵاو دەکەینەوە تاکو خێنەر و بینەر و مێژونووسی کورد خۆی لە دووبارەکردنەوەی ئەم هەڵە مێژوویە بپارێزێ. ڕۆژی سێشەمبە ڕێکەوتی 6 دەسامبری 2025 لە شاری دۆسۆدۆڵفی ئاڵمان سێمینارێک لەلایەن بزوتنەوەی بەلوچستانی ئازادەوە سەبارەت بە مافی مرۆڤ و کارگەرەکانی لەسەر پرسی نەتەوە خاک داگیرکراوەکانی ناو جوغرافیای دەستکردی ئێران و پێویستی هاوکاری لە نێوان ئەو نەتەوانەدا بەڕێوە چوو. لەو سێمیناردا مەسعود پەژوهی ئەندامی ڕێبەری بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان بە هاوڕێتی سەردار عەبدوڵڵازادە بانە ئەندانی بزوتنەوە بەشدار بوون. امروز من به عنوان نماینده جنبش استقلال طلبان کردستان میخواهم بر یک اصل تاکید کنم: حق داشتن کشور و حق داشتن استقلال امتداد طبیعی حقوق بشر است. لە پارلەمانی بریتانیا بە بەشداری ئاشتیاکۆ پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان و بە هاوڕێتی گۆران دەشتی ئەندامی دەستەی کارگێڕی بزوتنەوە کۆڕێک لە پارلەمانی ئەو وڵاتە بەڕێوە چوو. لەو کوڕەدا بەڕێز ئاشتیاکۆ پورکەریم باسی لە ویست و داخوازی نەتەوەی کورد بۆ پرسی سربەخۆیی کرد. ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێ ڕۆژهەڵاتی نێوەڕاستی دوای ئێرانە کە گەلانی ئازاد شان بە شانی یەکتر و بە هاوبەشی لەگەڵ ئوروپا و بریتانیا خەریکی بنیاتنانی نەزمێکی نوێی جیهانی کە هیچ نەتەوەیەک ناچار نییە لە سنووری ئیمپراتوریەتێکی کۆن و داگیرکەر و دیکتاتۆریدا بەبەندکراوی بمێنێتەوە. گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆمان پێشکەش کردم. ڕۆژێکی خۆشتان بۆ بە ئاوات دەخواسی.